بخیر بین سچان برزن خیلی از دون وقت پیشینیشی خویی نسبت شوی چند سالی فکریا هنواره پروژه بارس ایران مثل که سازگار جنان نشانی شدی و دینی نو کسوش البته البته که پنجره عبدو سیدی مسلم کشور تاشی کدوم سومان خیلی نوکه چون بتوانی لسیاحی عینی که فرهنگ و کلچر و بها و لول و نکی کدی و نکی بداخل هم بکر هندی کروجی ها دو نخواستم کلی بسر و خلوق این را هم میخوام چیل زمان چیل رسم دارم تاکسی کنم کدی نوعی نبچه تو اولی کاری و امرو ایوه و ایوه خاطر رو اولیکا آیا پیت لیو عینکا هل توی حساس نیکی جوازا دست بترتیب به آنها خویو بیت یا خود بکیانی کردو. زمان اولی که دست بخویو بیت توجیه که بکشوانی خواسته و ایوه عین و گوتایشی از این وقتی و هم سرزمین و هم زمان خوانی یک تکست و یک مطالعه یک کلچر و تعامل بیت. بلان مقای کلی کمپازور هنگاویا و که خوی لنیو عین کاجب کاتو نورمو بهای خوی لنیو عین کاجب کاتو. البته من نشون نوره کاری باید کات در فجیلی با نسلو پروژه که هیوا تابع کاری کنه. همو زیاد نسیمی که هیوا مستعد نسلو پروژه که هیوا ما مستعد آمدهیه و فکری دکترای لبیرساتی عشقی لزنکوی جامعه اسپانیا و خواهی برنامه ماستر لپیوندی و دکتران لزنکوی نیریست اوروس خواهی رومانیکا و کنشایی شکلش دیده لذا ماستر نمیه اسمانی بیزیم هوا خواهی ششکشوری ادبی سیاسی اسمانی واسه ما دفعت لیندا که هیوا مستعد سوپرجر و مثل نوروشی بعد خوی بودیولارس خواهم. زوسپاس یاردم باش زوسپاس بو کاری هزارون سپاس بو آمده بودن. اولت نگاهی بروناوم باس حزکم بو یمرک نویدن که من لیره دادم کار در باز لدین نه. دی بو فقه یا بو شرعی دین یا بو عبادتی یا اینکه پیوتید فقه دین دراستی نشان نریو. اولی که من ایشی کرده کم و باری منا دراستی تا باری که بنایی بنایم کاملاسی دین دراستی. چون بتوانیم لوی زنسته برو باید پناه دیم و تیب دین لدین داری. ویم دراستی من خدا چی داره یا خود چی نداره با من نباید جدید بسیار. پیامبر چی و توی آنه. یعنی اوی که با من مهمه آوای هم تکست هم دفعه چون نمیم رو بکن و پیشوازی دیده. چوی دم رو بکن پیشوازی دیده با کمالیای دیگر رو بکن با جوری پیشوازی دیده. با اسلام لشونه که فرمی دینداری برند یعنی بلام لشونه دیگر فرمی دینداری مبارک. وی شکل زیادی لبوری دینداری آیا نه لناو دیندا. لبرو بعد مکو نراسیا کیدنیه بسر نکورا. او میتونی کن ایشون که کدو نراسیا با امروزه نراسی میتونی کاملاسی دینه. واسه یمشون نروانگی بها و نروانگی نور مورفتاری رو بکن ولی دینداری ولی دینکیرکی. و امروزه چون پیشوازی لتکست کندن لدقه کندن. اولش برای سرهادانی زنسی بنایی کاملاسی دین تمام بخوی او اشکالاتی که اما همانا وخوی که گوتاری دینداری و خودی دینی دراستی جهل را و کسانی آینی اول تمام بخوی لو قرش حساب دوای جنبی دو میجان همان اشکالات هاو
بەڵام لە فەڕەنسا لەسەر دەستی زانایکی وەکو لیبراس کە ئەو هات خوێنەوەی کرد لەسەر کۆمەڵگای دینداری کۆمەڵگای فەڕەنسی ئالێەوەی سۆسیۆلۆژیای دین لە فەڕەنسا بەسەرەوە ئەڵبەت سەرهەڵدانی سۆسیۆلۆژیای دین یەکێکە لە زانستە هەرەگرنگەکان چون دینی لە دەستی پیاوانی دین سندەوە و هاوڕێ ژێرباری زانایانی کۆمەڵناسیەوە بۆی لە دیاردەی دین و دینداری تێبگەن. طبعا لە دوای قۆناغەوە بەڕاستی کۆمەڵێک کۆنفرانسی گەورەکرا لە فەڕەنسا و لە هۆڵندا و لە ئەمریکاش ئەمانە هەمویان کاریگەری باشیان هەبوو لەسەر پێشخستنی واری کۆمەڵاسی دین و تێگەشتن لە دینداری لەناو کۆمەڵگای ئەوروپیا. ئەو میتۆدێکی تر کە من بەکاری دێنم لە ڕاستیەدا لە بابەتەدا بەڕاستی میتۆدێکی هەژمۆنیە لای گرامشی ئەم شەوەیە بۆیە تێبگەم کە ئەو فۆرمە دینداریەکە ئێمە هەمان بۆ دوجار دێمە سەری کە من ناویدەنێن دینی ناو کەلتور و لە دوای ئەم فۆرمە دینداریەوە بڵێن فۆرمێکی تری دینداری کە دێت کە دینی دەرەکەلتورەکە دوجار باسی دەکەم بۆ ئەم فۆرمە دینە دەرەکەلتورە فۆرمێکی هەژمۆنیە چۆن گرامشی هاوکارمان لەوەی کە تێبگەین ئەم فۆرمە لە دینداری کە فۆرمێکی هەژمۆنیە چ شتێک لە پشتیوەیەتی چۆن گوتارێک دەبێت بە گوتارێکی هەژمۆنی لە گوتارێکی ئاساییەوە دەبێت گوتارێکی هەژمۆنی بۆیە چەمکی هەژمۆنی لای گرامشی لە ڕاستی هاوکاری بێتە بۆی کە زیاتر بابەتەوە ڕوونکەمەوە لەو فۆرمە دینداریە تێبگەم کە من ناویدەنێم دینی دەرەکەلتور کە پێشەوانی کوردیەیە کە من ناویدەنێم دینی ناو کەلتور کە دواتر بە تەفاسیلی نەسەر. میتۆدێکی تر لە ڕاستی ئەویش وەگەڕامەوە بۆ فۆکۆ ئەویش لە میتۆدی پاوەڕە بۆ دەسەڵاتە بۆی کە تێبگەین ئەو شوێنانەی کە ئەمڕۆ دینی دەرەکەلتور کە لێوە ئیش دەکاوە بەخش دەکرێ ئەم شوێنانە شوێنی ئاسایی یاخود جێگایەکن بۆ هەژمۆنیەک بۆ داگیرکاری واتە شوێنێکە لە ڕاستی دەسەڵاتی لێوە بەرهەم دێت. سێ لەسەر بابەتەکەمان با ئەو پرسیارە لە خۆمان بکەین ئایا بەڕاستی ئیسلامی کوردی بابەتێکی زانستیە؟ ئایا ئەم چەمکە لە ڕاستیە چەمکێکی تازیە لەناو کۆمەڵگای ئێمەدا هەتا چەند لە ڕووی زانستیەوە لە ڕووی زانستی ئەکادیمیەوە ئەم چەمکە جێگەی بێتەوە لەناو زانستە مرۆڤایەتیەکانەوە و تەنان لەناو بەڵگەیەکەی ئایناسیشدا یاخود بەڕاستی ئەم چەمکە ڕەفعێکە ئێمە بەرامبەر بە کۆمەڵی ئەحزابی ئیسلامی سیاسی و سەلەفێت بەکاری دێن ئایا ئەوەی کە تا ئێستا ئیشمان لەسەر نەکردووە بەرهەمی ئەوەیە کە یاخود هۆکارەکەی ئەوەیە کە ئەم شتێکی وامانیە بەناوی ئیسلامی کەلتوریەوە یاخود ڕاستی ئێمە بۆ خۆمان دەرکی دەکەین کە شتێکێ بەناوی ئیسلامی کەلتوری هەست دەکەین فۆرمی دینداری ئێمە جیاوازە لە فۆرمی دینداری ئەوانی تر بەڵام ڕاستی ئێمە نەهاتن ئیشمان لێ نەکردووە لەناو کاری ئەتۆم بڵێن ئەکادیمیەوە بۆ ئەوەی بتوانین لەناو ئەکادیمیە وەکو چەمکێکی ئەکادیمی وەکو چەمکێکی زانستی لەناو کاری ئەکادیمیە بەکاری بێت. بەبەرزان لە ڕاستیە ئیشکردن لەناو باسی بەناوی ئیسلامی کوردی لە ڕاستیە ئێمە خۆمان ئەتوانم بڵێم تا ئێستا ئیشمان لێ نەکردووە بەڵام ئەمە وەدەلالەت لە ئەوە ناکات کە ئەم بابەتە لەناو زانستی ئەکادیمیە ئیشی لەسەر نەکراوێ نەک بەناوی ئیسلامی کوردیەوە بەڵام یعنی بۆ مانای نایە کە لە دەرەوە لەناو کۆمەڵاسی دینە ئەو فەیلسوف و نووسەرانی کە لە بواری کۆمەڵاسی دین و فەلسەفەی دینە ئیشەکەن بەتایبەت خوێنەوان بۆ کۆمەڵگای ئیسلامی مانای ئەوە نییە کە ئەوان ناهاتبوون لە ڕاستیە لەم بوارەدا ئیشیان نەکردی یاخود چەند سەرداری شەفڕانەدا بێ کە ئێمە سوودی لێبین. مثلا بۆ یەکێک لەو فەیلسوفانەی کە لەم بوارەدا ئیشی کردووە ئێرزگەڵە گەڵە وتاری چییە بە ناوی ئایا شتێک هەیە بە ناوی کۆمەڵاسی ئیسلامیان کۆمەڵگای مەدەنی ئیسلامیان شتێکی ئەو بوارەیە گەڵە دێت کۆمەڵگای ئیسلامی
دابەشەکە بەسەر دوو جۆر لە کۆمەلگادا، بەسەر دوو جۆر لە دینداریدا، بەسەر دوو فۆرمدا. فۆرمێکیان بریتێ لە ئیسلامی باوە، لە ئیسلامی خوێنەوار. ئیسلامێک کە لە ڕاستیە ئەم جۆرە لە ئیسلامی خوێنەوار، ئیسلامی ناو قوتابخانە عەینیەکانە. ئەم جۆرە لە ئیسلام لە ڕاستیە کەسانە دەکرێتەوە کە خوێنەواریان هەیە، شەهادەیان هەیە و خەڵکانێکن لە ڕاستیە لە ناو زانکۆکان و لە ناو یاخود بڵێن دەرچووی مەعاهید و مەدرسە و زانکۆکانە. ئێرز گەڵەر باوەڕی وایە کە فۆرمێکی تری ئیسلام هەیە کە ئەویش ئیسلامی فۆکلۆرە، ئیسلامێکە کە ئەم ئیسلامە بەنەریت ئیسلامە، واتە لە ڕێگەی کەلتورەوە ئیسلامە. ئەم ئیسلامە لە ڕاستیە لە ڕێگەی کۆمەلگاوە، واتە هەر وەری بتۆ لە کۆمەلگاوە بۆتە کەسێکی ئیسلام، بەڵام ئاگاداری ناو لە ڕێگەی زانستیەوە خوێنەواری شارەزایەک و مەعریفەیەکی ئەوتۆی بەرامبەر بە دین و بە ئیسلام نییە. ئێرز گەڵەر بۆ ئەم بابەتە تەرحەکەن. ئەو پێی وایە کە یەکێک لە ئیشکالەتەکانی کۆمەڵگای ئیسلامی بەوەی کە ناتوانێت ئیسلام بڕاتە ناو مۆدێرنیتە و مۆدێرنیزە بکرێت و هەروەها کۆمەڵگای مەدەنی دروست بێت لە ناو کۆمەڵگای ئیسلامیە، ئەوەیە کە ئەم ئیسلامی فۆکلۆرە کە ئیسلامێکی فرەڕەنگە، کە ئیسلامێکی فرەدەنگە، کە ئیسلامێکی فرەجۆر و فرەئایدیایە، ڕێگریشی گەورەیە لە بەدەم بە مەدەنیکردن و بە مۆدێرنیزەکردنی کۆمەڵگای ئیسلامی. طبعا ئەم پیاوە بۆ ئەم ئایدیایەوە کاکەکە ئێرز گەڵەر ئەگەر ئێوە کەسێک شارەزای ڕوانینەکانی پیاوە بێ لەسەر مەسایلی دروستکردنی بۆ دەوڵات ئەتەوە طبعا ئێرز گەڵەرێکی لەو کەسانی کە زۆر گەرەبواری نەتەوەسازیە ئیشی کردووە، کۆمەڵێک کتێبی و تێکسی جوانی لەسەر مەسایلی نەتەوەسازی. ئەم کابرایە سەر بە ئەو گروپەیە وەکو هەڵسماڵم و ئەوان کە باوەڕیان وایە نەتەوە دروست دەکرێت. ئێرز گەڵەر پێی وایە من بۆیە ئەم بابەت ڕوو دەکەمەوە، ئەوەی شەکەی من نییە، بەڵام بۆی کە تێ بگەیت ئێرز گەڵەر ئێوە چی بڵێت کاتێ دەڵێت ئیسلامی فۆکلۆر ڕێگەیەکی گەورەی لە بەردەمەوەی کە ئیسلامی لە کۆمەڵگایەکی مەدەنی، کۆمەڵگای مەدەنی ئیسلامی بۆ دروست بێت. ئێرز گەڵەر پێی وایە بۆ نەتەوە بۆ خۆی داهێناوێکی نوێیە، دەکەوێتە دوای دروستبوونی شۆشی پیشەسازی و سەرەڵدانی مۆدێرنەوە. ئەو پێی وایە ئێمە بۆ ئەوەی کە نەتەوە دروستکەین پێویستە لە قۆناغی کشتوکاڵیەوە بوازینەوە بۆ قۆناغی شار، بۆ قۆناغی پیشەسازی. بە قۆناغی کشتوکاڵ قۆناغی فرە ڕەنگە، فرە دەنگە، فرە ئایدیایە، فرە زمانە، فرە ئەکسەنتی، فرە وەلەهجە و ئەتوانڵێن بۆ زمانی جیاوازە. بۆیە لەناو ئەم جۆرە کۆمەڵگایە کە کۆمەڵگای کشتوکاڵی ئێمە ناتوانین نەتەوە دروستکەین. بۆیە پێویستە لە ڕاستیە بوازینەوە بۆ کۆمەڵگای پیشەسازی. ئێرز گەڵەر هەمان ئەم ئایدیا دێنێت کاتێ دێت خوێنەوە دەکەوە بۆ کۆمەڵگای سەرەکە. واتە هەمان ئەو ئایدیا دێنێت ئەو پێی وایە ئیسلامی کۆمەڵگای ئیسلامی بوونێت کۆمەڵگایەکی مۆدێرن لەبەرەوەیە کە ئیسلامی ئەوەی کە بڵێن نەخوێنەوارە بۆمانەیە، واتە ئیسلامی کەلتوری، ئیسلامی فۆکلۆر، ئیسلامی میلیەکە. ئەم ئیسلامی میلیە لە ڕاستیە ئیسلامێکی هوشیار نییە بەرامبەر بە تێکستەکان و لەرگەی دەڕەکان و لەرگەی تێکستەکانەوە ئاشنای ئیسلام نییە و هەروەها خەڵکانی خوێنەواری و هەندەبرەوەی ئەم فۆرمە لە ئیسلام ڕێگریشی گەورەی لە بەردەمەوەی کۆمەڵگای ئیسلامی بێتە کۆمەڵگایەکی مەدەنی یاخود کۆمەڵگای مەدەنی بۆ دروست بێت لە کۆمەڵگای ئیسلامی. بەڵام ڕاستیە ئەم ڕوانینە ئەو پەڕی پڕیشکالەتە. ئەگەر ئێمە تەماشا بکەین لە ڕاستیە بە پێشەوانەوە ئەسڵان ئیسلامی خوێنەوار، ئەوەی کە ناوی ئیسلامی خوێنەوار و لە ناو مەعاهیدەکانی ئاینیەکان و مەبەست لە ئەو مەعاهیدە مۆدێرنەکانیە، نەک وەکو حوجرە و خانەقاکان، مەبەست لە پەیمانگە ئاینیەکانە. ئیسلامی خوێنەوار بە پێشەوانەوە ئەوەی زیاتر ئەو کەسانن کە هەڵگری ڕۆڵەی فەندەمێنتالیزمی ئیسلامی کە ئەمانە بۆ خۆیان ڕێگریشی گەورە لە بەردەمەوەی کە کۆمەڵگای ئیسلامی بێتە کۆمەڵگایەکی مۆدێر. ئەسڵان سەرهەڵدانی ئیسلامی خوێنەوار لە ناو دنیای ئیسلامیە لە ڕاستیە و دوازە کە خۆی لە ناو ڕەوتە ئیسلامیەکانە ئابینێتەوە خۆی ڕەفیع بوو بەرامبەر بە مۆدێرنێتەوە، بەرامبەر بە کۆمەڵگای مەدەنی، بەرامبەر بە ئەو بەهاگەلانی کە ناوەبرێ بە بەهایەکی ئەتۆمبەر ڕۆژاوایی وەکو ئازادی و وەکو مافی ژن و وەکو
یهودی و ئەوان جابرەوەی ئەم ڕوانگەی ڕزگیاوە لە ڕاستیە ڕوانگەیەکی هەڵەیە یاخود پرشکارەتە لەوەی کە لەوێدا هاوکارمان نابێت یاخود بڵێن لەناو کۆمەڵگەی ئێمەدا ئێمە نەک پێچوانەکەی دەبین دەبینی بە پێچوانەوە ئیسلامیەکە لە ڕاستیە زۆر یەهودەتر و کراوەترە بەرامبەر بەشن بەرامبەر بە ئازادیەکان بەرامبەر بە ئازادیەکانی تاک بەرامبەر بە هەموو ئەو ئایدە جیاوازان و ئاین بەسەر جیاوازانی کە لەناو کۆمەڵگەی ئیسلامیە هەیە لە ڕاستیە ئیسلامیەکە کراوەتر و یەهودەترە ئەسڵ ئەوەی ڕێگری گەورە و مەترسی ڕێگری گەورەی لە بەردەم ئازادی ئەوانی ترا ئەوەی مەترسیە بۆ سەر ئەوانی تر بە پێشانەی ئیسلامە خوێنەوارەکەیە ئەو ئیسلامەیە لە ڕاستیە لەناو پەیمانگاکان و لەناو مەعانیەکە ئاینە نوێەکانە سەری هەڵداوە کەسێکی تر لەم وەرەدا هاوکارمان دەبێت زۆر بەباشی ئەم چەمکە ڕوونە کاتەوە ئەم جەدەلە ڕاستی بەخۆی باسەکە هەرچەند یەک دوو پڕی تەقامکردەوەی کتێبەکە لە ناوی داهاتی ئازاری ئەیش فەیزەکەیە فەیزەکەیە کتێبێکی بە ناوی داهاتی ئازاریەوە کراوە بە خۆیش بەڕاستی فەیزەکەیە دێت لە ڕاستیە دوو فۆرم لە ئیسلامە خاتە ڕوو ئەو ئیسلامێکە خاتە ڕوو زیاتر ئیشەکەی فەیزەکەیانی لەسەر کۆمەڵگەی ئەفغانیە بۆ بەزەوەدێکە کۆمەڵگەی ئەفغانی دابەش بوو بۆ ئیسلام لەناو کۆمەڵگەی ئەفغانیە دابەش بوو بەسەر پێشوە ئیسلامە ئیسلامی گوندی لەگەڵ ئیسلامی شایە ئەو باوەڕی وایە ئەفغانستان هەتاوەکو حەفتەکانی سەری ڕابردوو زۆربەی زۆری خەڵکی ئەفغانستان لە گوندەکان ناژیان خەڵک کە ئیسلام بوو لە ڕێگەی کەلتور و عادەت و تەقالیدەوە ئیسلام پێی وایە کۆمەڵگەی ئەفغانی هەتاوەکو هەفتا و نۆ کۆمەڵگەیەکی زۆری بوو ئیسلامێکی زۆر پاک ئیسلامێکە ئەتوانێت لەگەڵ جیاوازیەکان هەڵبکات ئیسلامێکە تەداخل لە ژیانی شەخسی ئینسانەکانە ناکات ئیسلامێکە لێبوردێ بەرامبەر بە ئاینزەکانی تر بەڵام لە دوای هەفتاکانەوە کە کاپیتالیزم و سەرمایەداری دێتە ناو ئەفغانستانەوە شاد گەورە دەبێت وەروها لە دوای هەفتاەوە بە تایبەتکێشەکانی ڕۆس ئەفغان سەر هەڵداوە نهاتنی جەماعەتی قاعیدە و مجاهیدەکان بۆ ناو ئەفغانستان و دروستبوونی قاعیدە و دروستبوونی مەعاهیدە ئاینیەکان لێرەوە ئیتر کۆمەڵگای ئەفغانی لە ڕێگەی مەدارسەکانەوە ئەبێتە مرۆڤێکی موسڵمان ئیسلامەکان بەڵم بۆ وەرەبێت وەک هەمان پرۆژەکەی سەر هەرێمی کوردستان هەیە ئەو پرۆژەکە زۆر جاوتون هەرێمی کوردستان ئالە قۆناغەدا لە باشوورە ڕێک لەو قۆناغەی کابوڵەشی لە هەشتاکانەکە بەدەیان ئیسلامی سیاسی بەدەیان مەدرسەی ئاینیان بۆ دروست کرد و لەلێەوە مناڵیان فێری ئەوە دەکرد کە ئیسلام چێ و چێ باڵم لەگەڵەوەدا شتیکیان پێدەبێتن لەگەڵەوەدا وانی کردوتیژی وانی کردوەدان پێدەبێتن کۆمەڵگەی ئەفغانی کۆمەڵگەیەکی زۆر لێبوو تا هەفتاکانی سەری ڕابردوو بەڵام بەتاوی ئەو کۆمەڵگەیەوە گۆڕان لە هەفتاکان بەدواوە بۆ کۆمەڵگەیەکی کیوە ئەمە بەرهەمی ئەو هەموو مەعاهید و ئەو هەموو مەدرسە و ئەتوان بڵێم پەیمانگە ئاینیانە بوو کە لەناو کۆمەڵگەی ئەفغانیەوە دروستکرا وەلا ئێزان ئێستا ئێمە لەناو ئەو قێنەدا دەژین کە هەمووان بێئاگای بین بەتایبەت بۆ دەسەڵاتی ئاگایە ئاگاداریش بەڕاستی دەسەڵات بە پێشەوانەوە کارەسانی بۆ دەکەن بۆیە فەریزەکەیە پێی وایە ئیسلامی گوندی لە ئەفغانستانە ئیسلامێکی زۆر لێبوردەبووە ڕێک پێشەوانەی ئەرزگیاو دەڕێت و پێی وایە کۆمەڵگەی ئەفغانی لەو کاتەوە کۆمەڵگەی ئەفغانی لەو کاتەوە توتیژەکە ئیسلامی خوێنەوە سەرڕۆدا لەناو کۆمەڵگەی ئەفغانی کە منداڵەکان لە ڕێگەی پەیمانگەکان و لە ڕێگەی مەعاهیدە ئاینیەکانەوە فێری دین دەکرێت نووسەرێکی تورکیە بە ناوی تورکولکەسپین کە کتێبێکی بە ناوی سۆسیۆلۆژیای ئیسلام کاکە کەسپین لە ڕاستیە لێرەدا ئەویش دەیەوێت ئەوە بڵێ کە چیتر ئەو باوەڕی وایە هەردێکە مەدەڵە لە ساڵێ کتێبەکەی دەست پێ دەکات 1400 ساڵ تێگەشتنی ئاینیانە بۆ ئیسلام دەکرێت بەڵام چیتر ئەم خوێندنەوە ئەم خوێندنەوە ناساندن ناتوانێت وەڵام بۆی پرسە کۆمەڵایەتی و ئەوروپیەکانی ئەمڕۆ بێت کەسی باوەڕی وایە کە لە ڕاستیە چیتر ئێمە ناتوێت لە ڕێگەی پیاوانی ئاینی و دینداری ناسین بەڵکو پێویستە
ئەوانەی کە لەواری سۆسیۆلۆژیای ئاینیە ئیشەکەن و هەروەها ئەوانەی کە لەواری سۆسیۆلۆژیا بەگشتی و بەتایبەت ئەوانەی کە لەواری سۆسیۆلۆژیای ئاینیە ئیشەکەن لە ڕاستیە ئەوانی تر حەقی ئەوەیە کە بێن دیداری و ڕووبکەنەوە و شیبکەنەوە و لێکۆڵینەوەی ئێستا بکەن. چونکە بەڕێزان دین بۆ خۆی لە ڕاستیە تەعامل و هەسوکۆکی لەگەڵ مرۆڤایە. دین لە فەزا ناژی لە بۆشاییە ناژی. دین تێکست نییە. هەر بۆیە فەریسەکەیە دەڵێ ئیسلام ئەوە نییە کە تێکستەکان چیمان پێ دەڵێ. ئیسلام ئەوەیە کە خەڵک چیمان پێ دەڵێ. واتە مرۆڤێکی موسڵمان چۆن بیرەکاتەوە چ دنیابینیەکیە چ ڕەفتارێکیە ئەمەیە پێمان دەڵێ لە ڕاستیە ئیسلام چییە نەک ئەوەی کە تێکستێک چیمان پێ دەڵێ. هەلە بواری ئەوەی کە ئێمە ئەو ڕوونی پێنەوە کە چەند کەس لەم بوارەدا یاخود لە چەند کەسێک لەم بوارەدا ئیشیان کۆ لەباری ئیسلامی ئەو ئیسلامی میلی و ئیسلامی یاخود بڵێن کەلتوریە لەم چەند ساڵەی دواییەدا نووسەرێکی فەڕەنسی هێدیبەندێکی فەڕەنسی کۆمەڵاتێک کە کۆچیشی دوایی کتێبێکی زۆر باشی هەیە. من پێشنیارێک بۆ کەسانی کە لەم بوارەدا دەیەوێت زیاتر شارەزا بێکەوە کتێبێکی بە ناوی جاهلی پیرۆز کتێبە کراکە کوردیش بەڕاستی. جاهلی پیرۆز ئۆلیڤەر وان ڕێک باس لەمە دەکات باس لەوە دەکات کە ئەڵێ ئەڵبەتە تەنها باسی ئیسلام ناکات بەڵکو باس لە باوەڕۆی کۆمەڵێ ڕوانگەی مەسیحی و کۆمەڵی ئەتوانم بڵێم گروپی مەسیحی شەکا کە زۆر بە خێرایی بڵاو دەبنەوە لە سەردەمی مۆدێرنەدا. ئەو باس لەوە دەکات کە جیهانگیری بە حکمی تێکشکانی ستورە کەلتوریەکانەوە چیدی لە ڕاستیە ئەوەی کە پێوتێت ئاینی کەلتوری لەناو کۆمەڵگاکانە وەکو خۆی نامێنێتەوە بەڵکو ئاینێک دێت لە دەرەوە کە ئەم ئاینە ناوێنێ ئاین دەرەکەلتور دینی دەرەکەلتور. دینی دەرەکەلتور ئەوەیە کە لە ڕاستیە کۆمەڵگاکان ئەو ئاینی کە هەیەە یاخود ئەگەر بینەوە ناو کۆمەڵگای کوردی خۆمان ئێمە ئەگەر بۆ ئیسلامێکی میلیمان هەبێت کە ناوێنێ ئیسلامی دایک و باوەڕان و ئیسلامی ئەوە لە ڕاستیە لە سەرهەڵدانی جیهانگیریەوە ئیتر ئەم ئاینە لە ڕاستیە ئەکەوێتە بەردەم مەترسێکی گەورەوە ئەم فۆرمەلە دینداری ئیسلامی ئەکەوێتە بەردەم مەترسێکی گەورەوە ئاین فۆرمێک لە ئیسلام دێت لە ڕاستیە ئەم ناوێنێ ئیسلامی دەرەکەلتور واتە ئیسلامێکە هیچ ڕێز و بەهایەک بۆ ڕوانگە کەلتوریەکانی کۆمەڵگادا نامێت. زۆر ئاسانی ئەسێ خۆی ئەسێنێتە ناو کۆمەڵگاوە وەکو خۆی بکاتە حەقیقەت و خۆی بکاتە جێگەی ئاینی کەلتوریەکە وەکو خۆی دەبینی ئێمە لە نەوەلەکانی سەدەی ڕابردووە شتەمان بینی ئەگەر بووبەبێتان بێت لە نەوەلەکانە دڵنیام هەمووتان بۆ ئەو تەمرەتان هەیە ئیسلامی سیاسیەکانی هاتنەوە کۆمەڵگایەوە بەرەباری ئەحزابی بەخودەوی ئەتوان بڵێم عیلمانی نەدا ڕاستەخۆ کەوتە دژایەتیکردنی ئەو فۆرمە دینداری کە کورد باوەڕی پێیە بوو چونکە بۆ ئەوەی کە ئەم فۆرمە لە دینداری لاوە خۆی فۆرمێکی دینداری پێوە خۆی باقەولەکەی ڕوا دینێکی دەرەکەلتورە ئیسلامی دەرەکەلتورە لە دەوری کەلتوری کوردیەوە هاتووە دێمە ڕاستەخۆ خۆی بخاتە شوێنی ئەوە بۆیە ئۆلیڤەر وان ڕاستیە بازەوە دەکات کە ئەم ئیسلامە ئیسلامێکە لە ڕاستیە ئیسلامێکی دەرەکەلتورە لە دەرەوە دەدێت واتە ڕێز و بەها بۆ هیچ پیاوانێکی کەلتوری وەدانانی هیچ خێنەرێک بۆ ئەتوانم بڵێم زۆر بۆ بەها کەلتوریەکانی تۆدانانێ بۆ دەیەوێت خۆی بزێنێتە ناو کۆمەڵگاوە. ئالێوەی ئیتر ئێمە دەگەینە و قەناعەتی کە بزانین ئایا بەڕاست مەبەستە ئیسلامی کوردی چییە؟ ئەوە تەنها هێنانی کۆمەڵێ ڕوانگەی کۆمەڵی نووسەر و بیرمەند بوو بۆ ئەوەی کە ڕووی بکەینەوە کە چۆن کۆمەڵی بیرمەند و نووسەر لە ڕابردوودا هاتوون ئیشیان کردووە لە بوارەدا و پێیان ئاسان ببین بە جۆرە لە جۆرەکان کە ئیسلام یەک فۆرم نییە بەڵکو ئیسلام چەندین فۆرمی جیاوازەیە ڕوا ناویدەری ئیسلامی دەرەکەلتور لاوکەلتور دەکرێت ناویدەری ئیسلامی شاری ئیسلامی کوردی مەسەڵەن بۆ نمونە بۆ گوتمانەوە کەسێکی وەکو کەس دەڵێن ناویدەری ئیسلامی فۆکلۆر و ئیسلامی خوێنەوە بەڵام ئێستا بین بەڕاستی تێبگەین لەوەی ئیسلامی کوردی چییە؟ بەڕاستی ئیسلامی کوردی تێکەڵەیەکە لەو نۆرم و بەها و ئەخلاقە کوردیانەی کە لەناو کۆمەڵگای ئێمەدا هەیە و تێکەڵ بە ئیسلام بووە.
طبعا دەرەنجامی ئەم فۆرمە لە دینداری کوردیە لە ڕاستیە دەگەڕێتەوە بۆ قۆناغی کە ئیسلام هاتوۆتە ناو کۆمەڵگایەوە. کە ئیسلام هێتە ناو کۆمەڵگە من نازانم ئەوە جاجاقاڵەوەی ئەسەرێگات عەیبینە طبعا ئەو قۆناغی لە ڕاستیە ئیسلام هێتە ناو کۆمەڵگایەوە بەڵێز شتێکی وچێت کێکەدان کەلتوری لێرەدا کە تۆ کەلتورێک لە ڕاستیە ڕاتە ناو کەلتوریشی دیترەوە تووشی کێکلادان دەبێت لەوە لە ڕاستیە ناو زاسەندۆڕایەکان زۆر تووشی وەرەسە دەکرێت کێکلادانی کەلتوریە لۆگۆ قسەیەکی زۆر جوان لۆگۆ قسەیەکی زۆر جوانی هەیە لە بوارەوەڵێ کاتێک کە دینێک ڕاتە ناو کۆمەڵگایەکەوە ئەو کۆمەڵگایە دینە کۆنەکەی خۆی لەدەست نادات. دینە تازەکەەوە دەبێت بەڵام وەکو فۆرمۆلێت ئەژینا وەکو بەهاوڕۆ و ئەخلاقی ناوەڕۆکۆ لەسەر دینە کۆنەکە ماوە. ئەم قسەی لۆگۆ ئەگەر بوو حەقیقەت دەبێت هەمووی بەڵام بەشێکی لە ڕاستی دەدات. ئێمە لەناو کۆمەڵگای کوردیە دشێوە دەکەین دشێوە دەکەین لە ڕاستیە کە ئەم فۆرمەی لە دینداری کە بە دژایی ئەتوانم بڵێم هەزاران ساڵێک کە کۆمەڵگای ئێمە لەسەری ڕاهاتووە ئەم فۆرمە لە ئیسلامە لە ڕاستیە هەست دەکەین جیاوازتر لەوەی کە لە سعودیە هەیە جیاوازتر لەوەی لە شوێنێکی کارەیە چونکە ئەم هەموو کۆمەڵگایە بۆ خۆی لە ڕاستیە کاتێک دینێک بوو بە خەولەکەی لۆگۆن کە ئەڕاتە ناوێوە بە تەواوی خۆی تەسلیمی ئەو دینە تازە ناکات بەڵکو بەشێکی زۆر لە نۆرم و بەها و ئەخلاقاتی خۆی ئەخزێنێتە ناو دینەکەەوە وەی ئیسلام کاتی هێتە ناو کۆمەڵگایەوە لە ڕاستیە کۆمەڵێک بەها و ئەخلاق هێنێت کە کۆمەڵگای کوردی ڕەنگە نامۆ بێ بە کۆمەڵگای کوردی بۆیە کۆمەڵگای کوردی ئەبێتە کۆمەڵگایەکی ئیسلامی بەڵام ئیسلامێک فڕە دەداتە دەرەوەی خۆیەوە وەکۆی مامۆستا عەلاءالدین مۆسەجانی دەڵێ کورد ئەوەنە جوان ئەلحەمدوللا بێت کردۆ بە ئەلحەمدوللا هەز ناکەی لە ڕاستی ئەمە ئەلحەمدوللا یعنی ئەمە پەیوەندی بە بەهێزی ناو کەلتوورەکەەوە هەیە هەر کەلتوورێک بەهێز بێت هیچ لەو تیۆرانەی کە بەکاردێت لە دروستکردنی زمانەوەی کاتێک کە زمانێک کە بەهێز بێت ئەو کەلتوورەکەی ئەڵێ یاخود مقۆڵای وزمان بەهێز بێت وشەکە وەردەگرێت بەڵام وشەکە تێکەشێن وشەیەک تر ئەدا دەرەوە لە ڕاستیە کۆمەڵگای کوردی بە حوکمی دەوڵەمەندی ئەم فەرهەنگە لێدا هەیە دەوڵەمەندی ئەم کەلتوورە ئیسلامەکەی وەردەگرێت بەڵام ئیسلامێکی تری فڕەداتە دەرەوە لە ڕاستیە تەنها لە کۆمەڵێ سەوابەتا ئێمە لەوان دەچین ئەجینا لە کۆمەڵ لە زۆربەی جوزئیاتەکانە لە ڕاستیە لە ڕوانیمان بۆ ژن لە ڕوانیمان بۆ ئاینەکانی تر لە ڕوانیمان بۆ سروش لە ڕوانیمان بۆ شتەکانی تر لەوان ناچین ئەبێ ئاماژەکان بۆ قسەیەکی ڕیچ بکەم کە لە گەشتەکەیە ئەڵێ لە ساڵی 1920 سلێمان ئەڵێ ژنە کوردەکان جیاواز بوون لە ژنە عەرەب و تورکەکان ئەوان وەکو ژنە عەرەب و تورکەکان سەرپۆشیان نادا بەسەر سەرپۆشیان هەر شتێکی ئاسایی بوو چاوشێوەیەکی ئاسایی بوو ئەڵێ کە ئەوەی شەماڵەکانیانەوە ژنە عەرەب و تورکەکان خوا نەشاندەوە لە خەلیفە بەڵام ئەوان هاتن دانیشتن وەکو پیاوەکان یەکسان بوو یعنی ئێمە ئەم جیاوازانە لە زۆر شوێناوە دەبینی یعنی هەر بانێک وبهێنەوە لەسەرەوەی کە ئەم ئیسلامی کوردیە چۆن جیاواز لە ئەوانی تر کە لە ئیسلامی هاوردە کە مناوی لەیەم مەسەلەن ئیسلامی کە ئیسلامی دەقە ئیسلامی تێکستە لەوان بڕوا یەکێک لە بانخوازایەنەکان کە لە کوردستانی تۆرێک ڤیدیۆیەکی بۆ کرۆز و داگیر هێزیەکان کاڵی دەبێت و ویستان کەم هێزیەکان کاڵی دێنن ڕاستیە ئەوە بڵێن نعلە لە شەیطان پارکەمێکی شووە طبعا بەڵام نامەوە ناوەوە لە ڕاستیە لە هەر واقعیاتی کە ئەم قسەیە کە یاسا سەرۆک بەلایانی کەەوە تۆ 15 ساڵات ناکرێزیدارەوە چونکەمە بەڕاستی سوکاتی کوردنە بۆ گوتێکی کە وەلەبی فکریشەوە بەڕاستیەوە ئیشکالەتی هەیە چونکە لە ڕاستیە ئەوەی هەرشارەزایی بەراورد بە ئاین یەزیدیکردنەوە ئاین یەزیدیە شتێک پێ بەناژی ئەم ڕسیۆنە ئاین یەزیدی ئەگەر بۆ کەسێکی زۆر بخوێنێتەوە من ناوێت تەقامەخۆەوە شتێکی بەلای جیرۆکردن بەلای زەرخۆ دەرخستن ئەمە ئەگەر بۆ بتوێت لە ئیلاهاتی ئاین یەزیدی تێ بێ ئەبێتە ئیلاهاتی فارسی تێبێت
چونکە لەناو ئاینی یەزیدیان لەڕاستیان خۆ دەرخستنیەوە خۆدا لەناو شتێکی ترا خۆی دەرخە لەناو تەرێک ئەمە هاتووەتە ناو عیرفانی ئیسلامی شۆبەدار لای عیرفانی لای حەلاج لای ئیبن عەرەبیە بەرحاڵ ئەو بابەتەکەی مێمانە مشکل پێوە بێژێن بەڵام ئەبێ ئەوڵ کە تەماشاکە دکتۆرێک بە حکمی هەڵگری میانساڵەتەکەی فکر ئیسلامیەکەی هەڵگری ئیسلامێکی دەرەکەتوورە چۆن تەعامل لەگەڵ گروپێکی ئاینی ناو کوردستان دەکات بەڵام پیاوێکی وەکو مەولەوی تاوەزیش کە بە حکمەوەی ئیسلامەکەی هەڵگری ئیسلامیکی کەلتوریە ئیسلامیکی کوردیە دەڕواتە سەر گۆڵی یەکێک لە پیاوەکانی لە پیاوە ئاینیەکانی ئاینی یاسان و یەکێک لە شیعە هەرجوارەکانی پێڵێ دەڵێ مەرجێکی تیجاری ئەرباب حاجات جاتر جای جەرگەی پادشا و دەروێش بارەگاوپەنا پێی بێگانە و خوێش سەر و سایەدار نیشانەی وەلی یعنی یادگار بۆ تەساعی ئەم لاوانەوەیە ئەم دەرخستنی ئەم ڕێز و خۆشەویستیە بۆ یەکێک لە فیلەرەکانی ئاینی یاسان ئەمە ئەخلاقی ئیسلامی کوردیە تۆ بەراوردی دەکەی بە ئەخلاقی ئیسلامی هاوردە ئیسلامێکی دەرەکەتوور هەست بە جیاوازێکی زۆرەکەی لەڕاستیە ئەم فۆرمەی لە ئیسلامی کوردی لەڕاستیە تێکەڵ بە نۆر و بەها کوردیەکان بووە تێکەڵ بە ئەخلاق و نۆر و بەهای ئێمە بووە ئەم بەها و نۆر و ئەخلاقی ئێمە لەڕاستیە بەڕێزان کەلتوری ئێمە هیچ ڕۆژێک نییە هیچ سەد ساڵ نییە مێژویەکی زۆری لا يزال لەناو ئێمەدا ڕەنگی داوەتەوە ئەزان هەتا ئێستا نازانم بۆ خۆم کە مناڵ و زۆرجار و سوێنەمان پاسوێنمان بە هەتاوە بووە ئەمانوو بۆ خۆرە پشتپشینە هەتا ئێستاش زۆرجار لەوانەیە نازانم مابیانە ڕاستی سوێن خواردن بە هەتاو بڕوانە ئێمە مرۆڤێکی موسڵمانی بەس کە چێبینی سوێنەکەمە هەندێک جار ڕوانگە و هەندێک جار ریچواڵ و دەریتی ئەو ئاینانی تایە کە پێش ئیسلاما بۆ ناوبۆگەیەدا کە لە کاتی ئەسێ خواردن بە هەتاو ریچۆڵێکی یاوت لەیتی شێتان بڵێ ئاینی ئیسرائیل کە 4000 ساڵە لەناو ئێمەدا ماوە باشە ڕێزگرتنی ئێمە تەعاملکردمان لەگەڵ ژن ڕاستی ئەمە نەریتێکی کۆنی کوردیە لەناو شاکارەوە لەناو شەکانی ئێمەدا لەناو کووردا زۆر لەگەش ئەمە هەبووە ئەگەر ئێمە بکەنەوە بۆ ناو کۆمەڵی ئەفسانەی کوردی بەسەر بۆ منە شاماران و کۆمەڵی ئەفسانەی تر لە ڕاستی ئەم حەقیقەتە دەبینی بەڵام ئێمە نامانەوێت بەڕاستی ئەترسی لەوەی کە بکەنە بەدەم لۆمەی کۆمەڵگایەکەوە ماهاتە ئەوە کە لەڕاستی مرۆڤێکی خراپێ مرۆڤێکی بێدین و مرۆڤێکی ئەوەی بۆیە نامانەوێت دەست بخەینە ناو کەلتوری خۆمان و کۆمەڵی شتی خۆمان ڕاستیەوە سندوکەوە و بیسەلمێنین کە بەڕاستی ئەم فۆرمە دینداری کە هاتوۆتە ناو کۆمەڵگای ئێمەوە ئەمڕۆ کە من لە شتێکە ناوی لە ئیسلامی هاوردە کە ئیسلامی سیاسی شۆ سەرەکەیش لە ناویدا لەڕاستیان تەواو نامۆی بۆ کۆمەڵگای ئێمە چونکە لەگەڵ ئەو ئیسلامە میلیە کوردیەدا یەک ناگرێتەوە کە بە لێژایی هەزاران ساڵە لەناو ئێمەدا بوونی طبعا هەمووان چونکە هەمووان دەزانین بەڕێزان ئیسلام کە دێ دەڕاستیە لە شوێنێکەوە دێ دەڕاستیە وەکو باسمان کرد لە ئەو پێکدانانە کەلتوری کە چۆن ئەم دوو فۆرمە لە دین ئیسلامەوە دروستەکە طبعا ئەمە بەرکەوتنی دوو کەلتورە بۆی ئەم دوو جۆرە لە ئیسلام دروستەکەی دوو کەلتورە کەلتورێکی بیابان لە کەلتورێکی ساکۆزنشینە هەر جوگرافیەکەی لە ڕاستیە جیاوازە بۆیە ئەم دوو جۆرە لە ڕوانینە لە ئیسلام بە ئەفامەوە دروستەکەی ڕۆبەت ڕایلی قسەیەکی زۆر تایبەتی هەیە لەبارەوە لە کتێبی داخستنی عەقلی موسڵمان لە کتێبە شەکرەوە بە کوردی ڕۆبەت ڕای دەڵێ ئیسلام کاتی هاتە عێراق و لەگەڵ هاتە سووریا ئەڵێ ئیسلام دەگاتە ڕودوڕێکی لە بەردەمایی یا ئەوەتە هەرچی ڕوانین و کەلتور و ئاین و دنیابینی جیاوازی ئەو کۆمەڵگانە ئەو کۆمەڵگانە هەیە
لعراق والسوريا بيكون بالرقية وهو إسلام جاكم أو شيء يا أول إسلام أبي اندماج ياخذ انتجريشن هذا ياخذ جاي برزن تماشا كان يدخل زوجه دي ويا براسي باسي نافي إسلام هكذا من جدولة عربية خاوني فكر كوينية بس دينا إسلام في سوريا في العراق أبي خاوني فلسفة كوي فلسفة إسلام أبي خاوني أدبي كوي أبي خاوني فيزياء كوي أبي خاوني أستيراناسي كوي أبي خاوني دراسية زوجي كوي إسلام إذا الذي سوريا والعراق وأبي خاوني مثلا بود التصوف في كوي إذا الإسلام إذا الكلية عن شيء الدين درجة من الشعرستانية شو كل أوهم مشتغل لخوي خوي بعضهم بابا ما تسكت عليه بالنسبة قال لشو قال شوية ك لأنه إذا كان يصير بعض الدور يبدأ كلمة بروانية بفورمة كده تداري فدراسة ركّز شوان إسلام كتورية إسلام كل دائما عيدني أبي شوية أيوة إسلام لكل أوهم الشارستانية رواني ودنيا بين جواز وفورم كتور نريد جواز الدامرة رك وشي كاتو لنا وكمال تكست وكمال دام إسلام لميوزيك دالبرة إسلام للشعر دالبرة إسلام لفرهنگ ولجلوبرجي لتوكان دالبرة أو بيوه أمانة همو دراسيا مثلا بلن فوقوان دلن بدعية وهذا الإسلام للشارستانية دالبرة رجل لرندو أقوى نغيك إسلام تنها بريكي لكمال السعود وكمال أمر أوامر نكوي كدراسية بريتي بلا شكرا إما لنا ودنيا الإسلامية دراسية كانت كتشيد لاي بموضوع التصوف بشي جزوري والتصوف الشعر الفن الإسلامي بشي جزوري دراسية بالشعر ومناجاتها ويأخذ لنا فلسفة الإسلامية بشي جزء أتوقع فلسفة الإسلامية ودراسية جروبي شكالي لنا ودنيا الإسلامية موسيقى بهما شروع لنا ودنيا الإسلامية بهذا الدور والجروبي إذا توقعنا ببيدرا وشيشي أتوقع أويك همو أو مثلا نتوجه وكل بيرا بجروبكو بروانية كالكولي خوي ودراسية الإسلامية كدوا أو في نخي بفيشوانا وإما فيستيفال تاج الزيارين ولا أن تاج الزيارين كسرت أو يكتبوا كده بدو تاج الزيارين تنكي يا شيء أم تاج الزيارين ديو بيقوله أجر بتوم تاج السرية أم جيو بريد كم دانا وتوم برينكي تولا راسي ما داري جباك نيت أما أو متسيه كيمن لنا ودكان الإسلام كوتشدري كمن الإسلام هاوده كإسلامك دشبه همرواني الدنيا بين الجواز كل الجوازي كلها قوة كحالي بداعي ودريه ومصرته طبعا الإسلام راسي آية إسلامك داجكارة يعني لذا أبي عمجبة أو شنكي جرامشي كم جرامشي كيواك که هر چند هر گوتاری باید که بده گوتاری که هجمانی پیوستی بسیار شده دولت میدیا لگل پرورده درسته گوتاری اسلامی هاورده که امروز لناو چه کتاب بود گوتاری که هجمانی گوتاری که داجکاری دخوی و نبود بیکمان دولتی نبشوا لنوزبونی دولتی سعودی و حتی و 2 سال و 3 سال پیش اسلام وهابيت دراسية مذهبي أو دولته وإسرائيل وكمبرنا لدرو الددارو بورتاني سري وتدورات لبشي أنفورمال لإسلام وكبير الإسلامي كهجموني لنمشتها لخوي ونبوة وكو دولتي لبشو وكوي لاشي دوم ميديا دوم ميديا بيقومان بسطاً الميديا دراسية الحمد لله وكامل الحمد لله أتوقع المولدة دراسية وتكان كراوة منيش تقريبا سيدة غير مواهب
سێمیان پەروەردە بەڕێزان دەزانم کتێبەکانی محەممەد عەبدولوەهاب کە ئەم کتێبانە سەرچاوەی سەرنشین بۆ تووتڕی ئاینی لەناو پەیمانگە ئاینیەکان ناکرێت کە لە کاتێکە ئەم کتێبانە لە ڕاستیە وەک چۆن بەڵێ مانیفێستۆی ئینسانێکی جیهانی لە ڕاستیە ئەبێ ئەو کتێبانە بخوێنی لەناو سەربازەکانی داعشە پەیگیرا ئەو کتێبانە وەگیرەوە کەچی بینی ئێستا لەناو پەیمانگەکانی ئێمە کەسەر بە پەروەردە لە ڕاستی ئەو کتێبانە نەخوێنێت زۆر بە ئاسانیش لە ڕاستی حکومەتیش باشی بینی دەبرەوە پەروەردە ڕۆڵێکی ئێژگار بۆ گرنگیە وەکوی ئەنفان پێمان دەڵێت کە پەروەردە ڕۆڵی هەیە ڕۆڵێکی ئەساسی هەیە لەوەی کە تۆ چۆن وتارێک ئەکەی بە وتارێکی داوتاری لە شوێنێکە سێم کەلمەی کۆتان خاڵەکە باسی بەوەی شوەیە کە دەسەڵات ئەمڕۆ وەکەوەی میشیفۆکۆ پێمان دەڵێت چیش دەسەڵات لە هەرمەکان نییە دەسەڵات هاتوونە خوارەوە بۆ ناو زیندانەکان بۆ ناو قوتابخانەکان بۆ ناو زانکۆکان ئەمڕۆ چیتر ئەو مارگی کە لە بەردەم بانخوازیەکان لە ڕاستی مایەک نییە بەدەنە بەڵکو شوێنێکە دەسەڵاتی لێوە بەخشەکرێ حقیقەتی لێوە بەخشەکرێ مەسەڵەن بۆ ناو مزگەوتەکان ئەمانە ئەو شوێنان کە چی شوێنێکی بۆ خوداپەرستی بەڵکو لێوە لە ڕاستی دەسەڵاتی تێدا ئاراستە دەکرێت و لێوێ لە ڕاستی کۆمەلگا دانیشتبا ئەڵبەت من لەوە تێدەگەم من بۆی پێشتر باسی ئیسلامی کوردیم کرد ئیسلامی کوردی بەدرێژایی 500-600 ساڵ خانەقەکانی بۆ ئەدەب و بۆ ئەخلاق و بۆ لێبوردەیی و ئەمانەتەکان کردووە بەڵام بەداخەوە ئەمڕۆ ڕشێکی مزگەوتەکان لەلایەن ئیسلامی سیاسی سەلەفیەوە بە پێچانەوە بۆ بڵاوکردنەوەی تیرۆر و بۆ بڵاوکردنەوەی ئەتوان بڵێم نائارامی و بۆ بڵاوکردنەوەی نالێبوردەیی لەناو کۆمەڵگەیەکەدا زۆر سوپاس من کاتم گرتن کاتێکی تەواوەکەی باسی توێژینەکەی تەنگە دیوەوسە توێژینێکی گرنگە